بەناوی خۆی بەخشندنەوە مێرەبان سڵاوتیان لێبێ عزیزان و خۆشەویستان، من عیمران ئەمیر خۆشحاڵم جارێکی تر لە هەڵوەستەوە دێمەوە خزمەت ئێوە عزیز و خۆشەویست. ئەمڕۆ دەمەوێت باز لە دیاردەیەکی دیاری هەرێمی کوردستان بکەم، دیاردەی ناسەقامگیری سیاسی لە هەرێمی کوردستان کە ماوەی 31 ساڵە بەردەوامی هەیە و کێشەی لایەنەکان لە هەرێمی کوردستان سەرڕای شەراکەت و هاوبەشی بەڵام کۆتایی پێنایە. بۆچی زوو دوولایەن لێک عاجز دەبن و لایەنە سەرچەکانی هەرێمی کوردستان لەگەڵ یەک لەسەر مێزەکانی گفتوگۆ پێک نایەن. ئەمڕۆ دەمەوێت باسیەوە بکەم بۆچی تاوەکو ئێستاکە نەمانتوانیوە قەوارەیەکی بەهێز لە هەرێمی کوردستان دروست بکەین. بۆچی لەبەرچی لایەنە سیاسەکان بەردەوام کێشە لە نێوانیان هەیە. ئاخۆ و کێشەی لایەنە سیاسەکان بەرژەوەندی هاوڵاتیانە یاخود بەرژەوەندیە شخصی و خودی حزبی و لایەنەکانە. بۆ ئەمڕۆ تاوتوێتەوە ڕێ دەکەم، ئێوەش بینەر و بیسەرمان بن، سەرجەم لایەنە سیاسیەکان دەبن بە میوانی ئەم جارەی هەڵوەستا. سەقامگیربوونی سیاسی و ئەمنی لە هەرێمی کوردستان ئەرکی هەموو پارتە سیاسیەکانە کە پێوەی پابند بن بە یەک دوو دەکرێت هێز و لایەنە سیاسیەکان لەسەر پرزگەلێک پەیوەستە بە سیاسەتی حزبەکان لە هەرێمی کوردستان ناکۆک بن یا بۆچوونی جیاوازیان هەبێ بەڵام ناکرێت لەسەر پرسە نیشتیمانیەکان بۆچوونی جیاواز هەبێ یان مەسە ململانەی لێ بکەوێتەوە و ناشکرێ بۆچوونی جیاوازی نێوان هێز و لایەنە سیاسەکان بگاتە ئاستی ململانێ دوای ئەو ململانەیە ڕنگدانەوەیەکی نەگەتیڤی هەبێ لەسەر سەقامگیربوونی سیاسی لە هەرێمی کوردستان و دامەزراوەکان لە هەرێمی کوردستان. بەداخەوە پێم وایە یەکێک لە هۆکارەکان لەوەی کە جاری وا هەیە لێک تێنەگەیشتن نێوان هێز و لایەنە سیاسیەکان، تێکڕای هێز و لایەنە سیاسیەکان ڕەنگە کە دەگاتە ئاستی ململانەی سیاسی و لەوێشەوە ڕنگدانەوەی هەیە لەسەر قوارەی دەستوری هەرێمی کوردستان ئەوەیە کە لە هەرێمی کوردستان دەستورمان نییە بتوانین بە جۆرەی ئەم دەستورە ئەرک و مافی هێزی سیاسی دیاری بکرێ وەکو گروپێکی سیاسی لەکوێیە مافەکانی چین و ئەرکەکانی چین. ئەمە یەکێک لە هۆکارەکانە. هۆکاری دوم ئەوەیە کە جاری وایە هێز و لایەنە سیاسەکان یان چەند هێز و لایەن ڕەنگە زێتر پەنا بۆ گفتوگویەکی تون ببە بۆ ئەوەی کە هەندێک دەستکەوتی حزبی دەستکەوێ یاخود ناچێتە ژێر بڵێن دەسەڵاتی فەرمی لە هەرێمی کوردستان لەوەیە لە چی پابند بێ و ئەرکەکانی چین و مافەکانی چین یا بۆ نمونە بڕیارێکی حکوومەت لە دەڤەرێکە کە لەوێ حزبێک نفوزی سیاسی زۆرترە جێبەجێ نابێ لەبەرەوەی ئەو بڕیار ڕەنگە لە بەرژەوەندی خودی ئەم حزب نییە. ئەمانە کۆمەڵە فاکتەرێک وای کردووە کە ناتوانم بڵێم ناسەقامگیری سیاسی لە هەرێمی کوردستان نییە، لەخوا بە زیاد بێ هەیە و هێشتان ئەم ململانەیە سیاسیانە نەگەیشتۆتە ئەوەی کە هەڕەشە بێ بۆ سەر سەقامگیری سیاسی لە هەرێمی کوردستان. بەڵام جاری وا هەیە ئەم ناکۆکیە سیاسیانە بە شێوەیەک لە شێوەکان ئاماژەیەکی مەترسیدارە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان هەم لە نێوخۆدا هەمیش لەسەر ئاستی عێراقا ڕەنگە کاریگەریەکی ئەوتۆ بکاتە هەم سەر مەسەلەی پرۆسەی دیالۆگ لەگەڵ حکوومەتی عێراق هەم لەسەر ئەو متمانەیە کە لە دەرەوە بە هەرێمی کوردستان هەیە. بەڵێ مێژوو گەواهیدەری ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان بە درێژایی بوونی بە دەسەڵات و لە نێوکای دەسەڵاتدا وای کردووە کە هەمیشە پەنا بۆ بابەتی سەقامگیربوونی هەرێمی کوردستان بە و بایەخ بە سەقامگیربوونی دامەزراوەکان با لە هەرێمی کوردستان. ئەمەش لە ڕوانگەی ئەوەی یا لە سۆنگەی ئەوەی کە هەمیشە پارتی لە پشکی خۆی وەکو حزب چ لە مەسەلەی پێکێنانی حکوومەت، چ لە مەسەلەی بەرکەوتەی هەڵبژاردن، چ لە مەسەلەی لە بابەتی پێکهاتەی پارتی لە هەڵبژاردنەکانی عێراقا هەمیشە تەنازولی کردووە لە هەندێک پۆستی خۆی و بابەتی پۆستەکانی بەلاوە گرنگ نەبووە بەقەت ئەوەی کە
بابەتی کوردستانی بەلاوە گرنگ بۆ پرسانێک کە پەیوەست بوونە بە کوردستان و بە قەوارەی دەستوری یەریبی کوردستان بۆیە میشە ئێستاش کە لە حکوومەتی هەرێمی کوردستان تیمی یەکێتی بایکۆتی کردووە میشە پەیامی پارتی ئەوەیە کە تیمی یەکێتی بگەڕێتەوە ئەگەر ناکۆکیەکەیە ئەگەر لێکتێنەگەیشتنەکەیەوە دەکرێت بە دیالۆگ و بە گفتوگۆ چارەسەر بێ بە بەڵگەی ئەوەی کە وەفدی ئێمە سەردانی یەکێتی کرد و جاری دومیش ئامادە بوو سەردانی یەکێتی بکا بۆ ئەو پرسە بەڵام نەداخەوە یەکێتی نیشتمانی کوردستان ئامادە نەبوو یا پێی باش بوو کە لە ئێستادا گفتوگۆەکان ڕابوەستن بەڵام لەگەڵەوەشدا هەوڵە سیاسی و دیبلۆماسیەکانی پارتی بەردەوامە بۆ ئەوەی کە ئەم پرسانە چارەسەرکە لەگەڵ یەکێتی و لەگەڵ هەموو ئەو حیزبانەی کە پێیان وایە بە شێوەیەک لە شێوەکان پراوێز خراون یا بۆ نمونە لێک تێنەگەیشتنەکە یا لەسەر پرسێکە ڕای جیاوازیانەیە و پارتیش وەکو باسم کرد ئەوە لە سۆنگەی ئەحساسی مەسئولیەتی پارتی و لە بەرەوەی پارتی هێزی یەکەمە لە هەرێمی کوردستان و دەسەڵاتی بەدەستەوەیە ئەو بەرپرسیارەتی کەوتۆتە سەرشانی پارتی و پارتی ملی داوە بەرپرسیارێتە هیچ کات لێ ڕای نەکردەوە. بە هەرێمی کوردستان مەسەلەی سیاسی قوارەی سیاسی هەرێمی کوردستان جێگیرە هەتا حدێکی زۆر بەراوردن بە ناوچەکە ئەو ناوچێکە هەرێمی کوردستان تیا دەژیتن. پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بەردەوامە لە کاتی خۆیدا زۆربەی کات لە کاتی خۆیدا ئینتخاباتی پەرلەمانی کوردستان کرایەوە پرۆسەکە بەردەوامە. دەتوانین بڵێن لە ئاستێکی باش مەسەلەی دیموکراسی لە هەرێمی کوردستان پەیڕێو دەکرێتن و حیزبە کوردستانیەکان چالاکی سیاسەکانی خۆیان بەردەوام دەکەن. بەڵام لەگەر ئەوەشدا دەتوانین بڵێن هەتا ئاستێکی باش دەکرێت ئێمە هەوڵ بدەین مەسەلەی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان زیاتر جێگیر بی لەوەی کەوا ئێستا هەیە و جێگیربوونی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان لە کۆمەڵێک خاڵ خۆی دەبنی. یەکەمین هەستکردنی هاوڵاتی بە دڵنیابوونی ئایندەی خۆیەوە یەک لە مەسەلە هەرە گرنگەکانە. هەر کاتێ خەڵک لە هەرێمی کوردستان هەست بۆی بکە کە ئایندەکەی جێگیر نییە بتاکید ئەمە لە بەرژەوەندی کەس نییە لە بەرژەوەندی بەتایبەتی کتلە سیاسی گەورەکان کە لە پرۆسی سیاسی بەردەوامن کە قیادەی پرۆسی سیاسی دەکەن ژمارەی ئەندامانیان لە پەرلەمان زۆرە ئەوانە زۆر گرنگە بۆ ئەوان بۆ ئەم کتە سیاسیانە کە هاوڵاتی هەست بە دڵنیایی بوون بکە لە ئایندەی سیاسی خۆی لە ئایندەی ناوچەکەی و هەروە پرۆژەکانی ئابووری لە هەرێمی کوردستان بەردەوام دەبن ئەگەر بێت و هەست بە جێگیربوونی ئارامی سیاسی بکەن لە هەرێمی کوردستاندا لە کاتێکدا کە سەرمایه‌دارەکان هەست بەوە بکەن پرۆسەی سیاسی و یانەوەتە ئارامی سیاسی لە هەرێمی کوردستان جێگیر نییە بتاکید سەرمایەکانیان دەگوازنەوە دەچن بۆ شوێنی تر تەئسیر لە خزمەتگوزاری دەکات تەئسیر لە هەلی کار دەکات لە ناوچەکەدا و هەروە لە زروفی هەلومەرجی نالەباردا ئیرهاب زیاتر دەبێتن مافیا زیاتر دەبێتن خەڵک ینی گروپی چەکدار پیا دەبێتن لە هەمان کاتدا دەتوانین بڵێن لە کاتێک کە جێگیربوونی سیاسی جێگیر نەبێتن گەندەڵی زیاتر دەبێتن هەر ئینسانە کە مەسئولیت وەردەگرێتن لە مەسئولیتەکەی خۆی تەنیا بەرژەوەندی تاکە کەسی لە بەرچاو دەگرێت نەک بەرژەوەندی وڵاتەکەی و بۆیە دەم پێم وایە لە هەرێمی کوردستان دەتوانین بڵێن 150 جێگیربوونی سیاسی هەیە و پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بەردەوام بۆ بەردەوامیش دەبێتن بە تایبەتی لە حالەتی کە جێگیربوونی سیاسی نائارامی پێوە دیار بێتن بێگانە دەست دەخێتە ناو پرۆسە سیاسەکە بێگانە بە پێی بەرژەوەندی خۆی هەوڵ دەداتن کتە سیاسەکان دژی یەک بەکاربێنێتن و هەوڵ دەداتن لە هەمان کاتدا کتە سیاسەکان دەبێ ئاستی گفتوگۆیان زۆر بەرز بێتن لە یەکدی تێبگەن و بتوان گفتوگۆ بکەن و بتوان کێشەکانی خۆیان لەسەر مێسی گفتوگۆ چارەسەر بکەن ئەمانە هەمووی خاڵی گرنگن لە مەسەلەی جێگیربوونی و ئارامی لە ناوچەکە و ئارامی لە هەرێمی کوردستان کە ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەزمونێکمان دروست کردێت چەند ساڵەوە هەوڵماندای ئەزمونە
گەشە بکە بچێتە پێشەوە و گەشەی سیاسی بەخۆیەوە دیار بێ مافەکانی مافی مرۆڤ و مافی ژنان مافی هاوڵاتیان دابین بکرێت دەستەبەر بکرێتێنە و هەوڵ دەدەین وەکو یەکێتی نیشتمانی کوردستان ئێمە بە گفتوگۆ کێشەکانی خۆمان چارەسەر بکەین و ئەو کێشانێک کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان بۆتەوە ئەم کێشانە پێویست دەکات کە لە سیاسەکان بڕوایان بە گفتوگۆ هەبێ لەسەر مێسی گفتوگۆ چارەسەری کێشەکان بکرێەوە کێشەکانی هەرێمی کوردستان زۆر تەنجی بە خەڵک هەرچینیوە و پێویست دەکاتن کە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لەسەر مێسی گفتوگۆ و قابلیەتیان هەبی توانیان هەبی لە گفتوگۆدا بەهرەدار بن زۆر گرنگە ینی ئێمە ئەگەر بەراوردی مفاوەزاتی خۆمان بکەین لەگەر حکوومەتەکانی مرکزی لەگەر حکوومەتی بەغدا ئێستا مفاوەزاتێکە لە بینی ئەمە لە بینی حکوومەتی فدرال بۆ چارەسەری مەسلەی نەوت و غاز هێزی پێشمەرگە شایستە داراییەکانی هەرێمی کوردستان لە بەغدا ئەمانە هەموو لە بواری گفتوگۆدانە ئەگەر بێت و ئاستی گفتوگۆی هەرێمی کوردستان لەگەر بەغدا لە ئاستێکی باش دابیتن بتەکید گفتوگۆیەکان سەرکەوتو دەبن بەڵام ئەگەر شاندەکان و توانای گفتوگۆی لایەنەکان کەمتر بێتن ڕەنگە نەتوانن بتوانن ئەم گفتوگویانە بەرەو ئاقارێکی سەرکەوتن و بەرەو ئاقارێکی باش ببرێت کۆمەڵە هۆکار هەیە ینی هۆکاری ئەوەی کەوا دەبی ئاستی مەسەرەن لە بەرژەوەندی کەس نییە بەتابەتی کە سیاسەکان دەبی کە تەرسەکان زۆر هەست بە مەسئولیەتیش گەورە بکەن بەرامبەر ئەو ئەزمونێکی ئێستا دروست بە خوێنی هەزارەها شەهید بە خوێنی بەدایە شەهیدمان ئەنفال شیمیا باران ئەوانە هەمووی بەرهەمی قوربانی ئەو خەڵکەیە کە ئێستا ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە و ئاوەدانی هەیە و قەبارەیەکی سیاسی لە هەرێمی کوردستان دروست بووە بۆیە لە بەرژەوەندی کەسمان نییە و بە تایبەتی کتە سیاسەکانی کە ئێستا ئیداری هەرێمی کوردستان دەگەن ئەوانە زیاتر بەرپرسیاتر لەوانی کە بتاکرد هەمومان بەرپرسیانی لە تاکەوە تا حیزبەکان تا سەرکردەی حیزبەکان و حیزبە گەورەکان ئینجا حیزبە بچووکان هەمومان بەرپرسیانی بەڵام زیاتر چێ مەسئولیت دەختە سەرشانی خۆی بە تایبەتی ئەوانەی کە لە پێکەنانی حکومەت بەشدارن ئەوانەی لە ناو پەرلەمان زیاتر ژماری کورسەکانیان زیاتر ئەوانە دەبێت زیاتر هەست بە ئیدارەی مەسئولیەتی ئیدارەکردنی هەرێمی کوردستان بدەن دەرفەت نەدەن لە بۆ بێگانە لە بۆ گەندەڵی لە بۆ ئەوەی کە خزمەت گوزاری بۆسیتن ئەمانە هەمووی گرنگە لە مەسلەی جێگیربوونی ئارامی سیاسی لە هەرێمی کوردستان بتاکید ئەگەر هەرێمی کوردستان ئەو قوارە سیاسی کە هیچ هەموو هەڵوەشێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوەشێتەوە پرۆسی سیاسی و انتخابات لە بۆ پەرلەمان نەکرێتن و ئیتر ئەمانە هێزی پێشمەرگی کوردستان هەڵوەشێتەوە ینی ئەم دەستگایانە هەڵوەشتە بتاکید ئەمە لە بەرژەوەندی بێگانەیە لە بەرژەوەندی دژمنانی کوردایە کە ئێمە بتاکید ئەم احتیمالە زۆر دوورە و کەس باوەڕ ناکەم لەم قۆناغە بیر لە بەم ئاقارەدا بڕۆ هەرێمی کوردستان هەرێمی کوردستان بەرەو ئاقارێکی زیاتر جێگیربوون و بەهێزبوون دەڕواتن و دەبێت باش بی بەناوی خوای گەورە میهرەبان دیارە کۆمەڵێک هۆکار هەن کە تا ئێستا هەرێمی کوردستان وەکو پێویست سەقامگیر نەبووە یا سەقامگیر نابێت هەڵبەتە هەندێک هۆکار هەن هۆکاری دەرەچین کە پەیوەندیان بە هەرێمی کوردستان یا بە سوڵتە و دەسەڵاتەوە نییە بەڵکو پەیوەندیان بە وڵاتانی دەرودراوسێ و هەرێمی یاخود وڵاتانی زلهێسەیە بەڵام لە هەمان کاتدا هەندێک هۆکاریش هەن کە هۆکاری ناوخۆین پەیوەندیان بە ناوخۆی هەرێمی کوردستانەوە هەیە بە تایبەتیش بە دەسەڵات ئەوەی کە هۆکاری دەرەچێ بە کورتی ئەوەیە کە هەندێک وڵات ئێستا تەڕاتێن لەسەر ساحەی هەرێمی کوردستاندا دەکەن یاخود سەرپەرشتی هەرێمی کوردستان دەکەن و ڕۆڵ و کاریگەریان هەیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی و بەگشتیش لە بەغدا دیارە ئەو وڵاتانە لەسەر ئەساسی بەرژەوەندی خۆیان مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستاندا دەکەن هەندێکیان بەڵکو دەیانەوێ بۆ مەرامی تایبەتی خۆیان بەرامبەر بە ناوخۆ بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە وڵاتانی دەرودراوسێ بەکاریان بێنن دیارە ئەو وڵاتانە بەرژەوەندیان لەوەدایە چونکە ئەوانش هەم مەسلحەتی خۆیان دەوێ هەمیش زۆرێک لە ململانیان لەگەڵ یەکتر هەیە وەکو وڵاتان بۆیە هەرێمی کوردستانیش ئۆتۆماتیکیان یا دینامیکیان بۆ تا پارچەیەک یا بەشێک لەو ساحەیە یا لەو ململانەیە
بەڵام هەندێک جار دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دان بەوە دانانێن یاخود ئەوە ڕەت دەکەنەوە بەڵام بمانەوێ نەمانەوێ یعنی هەرێمی کوردستان بەشێکە لەو ململانەیە کە من ڕاستی پێم وایە داواکاریم وایە هەرێمی کوردستان شەڕی بە وەکالەت لە جیاتی هیچ کەس نەکا بەڵکو زیاتر لە خەمی پرسا نیشتیمانی و نەتەوەیەکانی خۆی دابی بەو مانایی کە یعنی وەزعی هەرێمی کوردستان چاپکە. ئەوەی تر سەبارەت بە هۆکارە ناوخۆیەکان بەڕاستی هەندێک هۆکار هەن کە هۆکاری ناوخۆین هەمیشە دەبنەمای ئەوەی کە هەرێمی کوردستان سەقامگیر نەبی واتە بەرەو پێشەوە نەڕواایە بەرەو دواوە بڕوە. یەک لە هۆکارەکان ینی هۆکاری خودی دەسەڵاتە کە ئەو دەسەڵاتە بە شێوەیەکی گشتی فەهم و تێگەیشتنی وایە کە بم شێوەیە ئیدارەی هەرێمی کوردستان کە ئیدارەیەکی سەلبیە لە کۆمەڵێک ڕۆوە چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی ئیدارەدان چ لە ڕووی تەنانەت هەندێک جار ئەمنیش بە تایبەتیش لە ڕووی کۆمەڵاتی و جڤاچی و ئابوووریەوە کە ژیانێکی خراپ بەڕاستی فراهم هاتووە. هەڵبەتە ئەوەش لەبەر ئەوەیە کە ئەم دەسەڵاتە بەهرەمەندە لەوەی کە خەڵک بژێوی ژیانی خراپبی ئەگەر نا بە حەقەت داهات و سەرۆت و سامانی هەرێمی کوردستان زۆرە بەڵام زۆربەی شتەکان بۆ تا قوربانی پێناو ململانەی بینی لایەنە دەسەڵاتدارەکان. لایەنە دەسەڵاتدارەکان دەمێکی باشە لە هەرێمی کوردستان سەر و کاری ئەو خەڵکە دەکەن تەنانەت لە کاتی هەڵبژارنەکانیش بە تەزویر هەڵبژارنەکان قۆرق و مونۆپۆل دەکەن دەسەڵاتیشیان قۆرق کردووە تا ئێستا ئامادەنینە دەستبەرداری دەسەڵات بن بۆیە لە هەڵبژارنەکان پەنادە بەنەبەر تەزویر بۆ ئەوەی بمێنەوە ئەگەرچی ئەوان باسی ئازادی گەرایی و باسی دیموکراتی گەرایی دەکەن بە حساب بڕوان بە تەداولی سلمی سولتە هەیە. هەڵبەتە لە ئێستاشدا کە ئێمە تێیداینە ململانێ لە مابینی هەردوو لایەنی دەسەڵات لە هەرێمی کوردستان زۆر تۆخترە بەڕاستی ئەو ململانەیە ڕۆڵێکی سەلبی دەجێڕی زۆر بە خراپ بەسەر هەرێمی کوردستاندا شکاوەتەوە. یعنی تەنانەت کۆنتترۆلی هەموو جنگەکانیان کردووە ئەگەر خەڵکێک لەگەر ئەو دوولایەنە دانەبی وەکو پێویست مافەکانی دابین نابی امتیازاتەکانی بەدەست نایە حتا مەحروم و بێبەش دەبی لە تەعینکردن جاری وا هەیە ئیجراعاتی لەگەڵدا دەکرێت فەسڵ دەکرێت زەخت و فشاری دەکرێتە سەر لەوەش گچکەتر و تەسکتر ئەوەیە کە ئەگەر لە نێو حزبێک سەر بە کوتلێک یا بنەماڵەیەک نەبی زیاترش دەبێت تەدعیە بدەیت بە کرداریش بینیمانە یعنی چەندان ئەحزابی تر لە هەرێمی کوردستان هەبووینە کە حزبی خەباتژێر و شۆڕجێر و چەکدار بووین یەک لەو حزبانە وەکو حزبی خۆمان حزبی کۆمەڵی دادگەری کە لە سەرەتای هەشتاکان ئەو کات بە ناوی حرەکەی ئیسلامی و دواتریش لە ناوەڕاستی هەشتاکان تۆختر بووینەوە بووینە حرەکەیەکی چەکدار دژ بە ڕژێمی باسی بەغدا دروست بووین بۆ ئەوەی بەشداری لە شۆڕشی ڕزگاری خوازی گەلی کووردا بکەین ئەو خەڵکە چەساوە ڕزگار بکەین فیعلەن بەرامبەر بە ڕژێمی ئەو سەددام ڕۆڵ و کاریگەریمان هەبوو قوربانی بێوێنەماندا بە تایبەتیش لە ڕاپەڕین بەڵام کاتێک کە تەماشای ئەرزی واقع دەکەین بەڕاستی کۆمەڵیەکێکە لەولایەنە منکوب و مەغدورانە ئەویش لە پای ئەوەی کە بەنێو ڕۆک بە محتەوا پێیان وا بۆ کۆمەڵێکی ئیسلامیە یا زۆر مەبدەئی و ملتەزیمە عمالت بۆ هیچ وڵاتێک بۆ هیچ حزبێک ناکا لە پێناوی بژێوی ژیان لە پێناوی موچە ئیتر یعنی ئەندام و کادیرانی مەحروم دەبن یا مەغدورن ئەوە هەموو لە پای ینی ئەو زڵم و بێدادەی کە لایەنە دەسەڵاتدارەکان لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستاندا دەیکەن. نەخر کۆمەڵی دادگەری لەو سەردەمەی ئێستادا هەمیشە بەشێک بووە لە لایەنی چاک لە ئیجابیات لە نێو ئەو گەل و میلەتە تەنانەت کە پێشتر حزبێکی چەکداری بووە وازی لە چەکداری خۆی هێناوە بۆ ئەوەی شەڕ و کێشە و بێشە لە هەرێمی کوردستان نەبی تەنەزولی لە مافی خۆی کردووە و وازی لە کۆمەڵێک شت هێناوە هەتا بنکە و بارەگاکانی خۆی ڕادستی حکوومەت کردوێتەوە ئەو بنکە و بارەگانەی کە لە ساڵی 1991 لە ڕاپەڕین گربوومان خەڵکی ئەوسا باش دەزانی کە
هەندێک دام و دەستگای گەورە و گرنگ هەن کە ئێستا هی حکوومەتن هی ئێمە بووین لە دەست ئێمە بووین بەڵام ئێمە لەگەڵ ئەوەدا بووینە کە حکمی هەرێمی کوردستان بەمەدەنی بکرێتن ئەگەر سوپایەکیشمان هەبێ ئەو سوپایەکی نیشتمانی بی بەداخەوە گەیشتینە ساڵی 2023 حتا لە ژێر فشاری وڵاتە زەڵهێزەکانیش تا ئێستا زۆرێک لە شتەکانی هەرێمی کوردستان دووکەرتن دوولەتن دوو پارچەن یەکتریان نەگرتێتەوە یەکێک لەوانە هێزی پێشمەرگەی کوردستانە خۆ ئێمەش هێزی پێشمەرگەی کوردستانمان هەبوو بەڵام ینی ئامادە بووین ینی ئاوا چەک دابنین چەک تەسلیمی حکومەت و دەسەڵات بکرێتەوە بەڵام بەداخەوە ینی دەسەڵات ئەو جانی بەش دەقۆزیتەوە بەرامبەر بە ئێمە ینی استقلالی دەکا لە جیاتی ئەوەی خۆشحاڵ بی یاخود مەمنون بی بەڵام بە خراپ بەرامبەرمان بەکاردێنیت. ئێمە ملەتێک بووین لە شۆڕش و گۆڕانکاری هاتینە دەسەڵات ئیتر ئەوە قۆناغی جیاجای بڕیە ئەم قۆناغانە هەم لە حاڵەتی شۆڕژگێڕی بۆ حاڵەتی دامەزراوەیی کە ویستراوە هەرێمێک بی و ئەو کاتە ڕژێمی عێراق مابوو ینی هۆکارەکانی دەرەکی کاریگەری هەبوو لە ناسەقامگیری لە کوردستاندا بە پێی قۆناغ دوایی کێشەکانی ناوخۆ ینی نەتوانراوە کۆک بین لەسەر چوارچیوەیە کە پارێزگاری لە کۆلەگەکانی سەقامگیری دەکاتن ئێمە ئەمە گرفتێکی گەورەیە ئەمەش پەیوەندی بە ململانین لە ناوچەکە هەیە پەیوەندی بە سیستەمەکانی ناوچەکەیە پەیوەندی بە کێشەی خۆشمان هەیە کە لە ناوان هێزە سیاسەکان بەتایبەتی کورد کە میراتەکی لە ناکۆچی و کێشە بۆ ماوەتەوە لە ناو هێزە سیاسەکان تا ئێستاش ڕێک نەکەوتون لەسەر ئەوەی کە ئێمە چ سیستەمەکمان دەوێت کاتێک کە گوتمان ئێمە دەمانەوێت سیستەمێکی دیموکراسیمان هەبێ کەواتە ڕێسای پاراستنی سیستەمێکی دیموکراسی چییە؟ هەڵبژاردنە ئاڵوگۆڕی دەسەڵاتە بەشداری خەڵکە نوێنەرایەتی خەڵکە و هەموو ئەو هۆکارانەی کە کۆک نەبووینە لەسەری زیاتر بیرکردنەوەکە بیرکردنەوەی حزبیە ینی حزب ڕۆڵ دەبینی لە تەمەشاکردنی بەرژەوەندیەکان ئەمە ناسەقامگیرێکی بەردەوامی دروست کردی ینی ئەو ڕێسایانەی پێویستن بۆ پاراستنی هەرێم بۆ نمونە ئێمە ئێستا پێمانەوە بوو لە عێراق گۆڕانکاری دەکرێت و ئەو گۆڕانکاریانە بە قازانجی سەروەری یاسا و حکوومەتی فیدرالی و ئیستیقرار دەشتێتەوە ئێستا بەرەبەرە هاوسەنگی هێز تێک دەچێ و سەقامگیری زیاتر دەبێت ناسەقامگیری ژیانی نەبوونی بەرنامە نەبوونی پلان کە هەمیشە ئینسانەکان هاوڵاتی لە دوودڵی و نیگەرانی دەژی کە ئەمە یعنی زەرەرێکی زۆر زۆر گەورە بەسەر ناوچەکە و میلەتەکەمان دێت سەرچاوی ناسەقامگیری لە کوردستاندا دەگەڕێتەوە بۆ بەڕێوەبردننی هێزە سیاسیەکان ینی بەڕێوەبردننی سیاسی بەداخەوە ئێمە هۆکاری تریش هەیە کە بۆ نمەێستەمە لە کوردستان دەستورێکمان نییە بۆ ئەوی هەمومان لەسەری متتەفق بین و میلەت ڕای لەسەر بداتن ئەو ناکۆچانە ڕێگر بووە لەوەی کە ئێمە هەرێمەکمان هەبێ دام و دەستگای نیشتیمانی هەبی نوێنەرایەتی نیشتیمانی هەبیتن بەدامەزراو بکرێ یاسا سەروەر بێ دەسەڵاتەکان سەر بەخۆ بێ دەستێوەردانی حزبی تێدا نەبێ هێزێکی نیشتیمانیمان هەبێ بۆ پاراستنی هەرێمەکە با بڵێن مامەڵەکردنمان لەگەڵ دەرەوە لە ئاستی دیبلۆماسی سیاسی دوورکەویتەوە لە مەسەلەی حزبی بەداخەوە تا ئێستا نەتواندراوە ئەمەش ناسەقامگیری گەورەی لە کوردستان دروست کرد نارەکانی کورد سوودیان لێبینیوە ئێمە بەخۆمان میلەتێکین دابەشکراوین بێمافکراوین لە ناوچەکە لە ڕۆژڵاتی ناوەڕاستە هیچ بەشێک کە چێندراوە بەو بڵێن دەوڵەتانە لە بەرژەوەندی نابینی کە سەقامگیری هەبی ئاسایش هەبی خەڵکی کورد خاوەن قەوارەیەکی خۆی بی نمونێکی دیموکراسی بین لە ناوچەکە
ئەوانە لە بەرژەوەندیان نیە لەبەر ئەوەی هەمیشە دەستێوەردان هەیە بۆ ناسەقامگیری دەستێوەردانیش لە چ ڕێگایەک لەو ڕێگایانەی کە حیزبە سیاسیەکان بەرژەوەندی حزبی ناکۆچەکانیان خۆیان دەخەنە سەر بەرژەوەندی نیشتیمانی دروستبوونی بزوتنەوەی گۆڕان وەکو زەرورەتێکی خواستی خەڵک و جیاواز لە لایەنە نەریتەکان هەر لە پێناوی ئەم پرسە بنچینەیە بۆ پرسی نیشتیمانی کە ئێمە چۆن دیدێکی نیشتیمانیمان هەبی بۆ پرۆسی سیاسی لە کوردستاندا قۆناغی زۆرمان ینی توانیمان لە قۆناغی جیاجیا ڕۆڵ ببینین لەوەی کە چۆن کاریگەریمان هەبێت لە بیرکردنەوەی نیشتیمانی لە کۆکردنەوەی داهات لە عەدالەت یعنی خۆ قسەکە کاتێ دەڵێی سەروەت و سامانی ئەم وڵاتە کۆ دەکەمەوە لە پێناوی چییە؟ لە پێناوی دادپەروەریە لە پێناوی دابشکردنەکە کە لە قازانجی خەڵکی کوردستان ئێمە دەڵێن هێزێکی سیاسین لە پێناوی پاراستنی نیشتیمانەکەمان دروست بووین و لە پێناوی پاراستنی کەرامەت و شکۆی هاوڵاتی خۆمان دروست بووین و بە ستایلێکی نوێ دروست بووین دەمانەوێ ڕۆڵمان هەبی لەم بیرکردنەوە لە بیرکردنەوەی کە لە کوردستاندا بەڕێوەبردنێکی دیموکراسی هەبێ دەسەڵاتەکان لێک جیاکرابنەوە سربەخۆ بن سەروەری یاسا هەبی ئازادی پارێزراوبی و دادپەروەری هەبی و شەفافیت هەبی تاوان ئەمە هەر بە قسە نییە دەمانەوێت بە کردار ئەمە جێبەجێ بکرێ ئەمەش لەوە دەکرێت کە خەڵکی کوردستان پشتیوانی ئەو هێزانە بن و ئەم هێزانەش بە گۆڕانیشەوە ڕاستگۆ بن لەگە خەڵکی کوردستان لەگەڵ ئەو بەرنامەی کە بۆ خەڵک پێشکەشی دەکەن بتوان لە نوێنەرایەتی جێبەجێ بکەن. ئەو شتانەی کە سەقامگیری دروست دەکەن لە وڵاتە کامن یەکەم بوونی بنیادی دەوڵەیە یعنی کاتێک لە وڵاتێکە حکومڕانیەکی تەندروست و بە مواسەفاتی دەولی ئەم ینی هەرێمێکی موەسەسی دروست بوو ئەستەقراری سیاسی زیاد دەبێت بەڵام کاتێک کە بنیادی حکومڕانی بنیاتێکی مستەقڕی تەندروست نەبوو احتیکار کرابوو لەلایەن مجموعەیەکی سیاسیەوە یان لەلایەن ئەحزابێک کە حکم بۆ احتیکارکەن بۆ مەساڵحی حزبی و سیاسی خۆیان دوور لە جێبەجێکردنی پرەنسیپەکانی دیموکراسی و مافەکانی مرۆڤ و یاسا بەرکارەکان و لە چوارچێوەی یاسا مامەڵەیان نەکرد ئەو کاتە ئستەقراری سیاسی دروست نابێت لە هەرێمی کوردستانە حزبە دەسەڵاتدارەکان احتیکاری دەسەڵات و حکومڕانی دەکەن بۆ مەسائیلی زۆرتر هێشتنەوەی خۆیان بۆ حکومڕانی زۆرترکردنیان بەکاری دێنن بۆ بەرژەوەندی حزبیەکان دوور لە پابندبوونیان بە یاسا بەرکارەکان لە هەرێمی کوردستانە دوور لە پابندبوونیان بە پرەنسیپەکانی پێکەوە ژیانی سیاسی لەوانە دیموکراسیەت لەوانە هەڵبژاردننی شەفاف لەوانە یەکسانی یەکسانی بوونی هەلی تعبیر لە خۆدان بە شێوەیەکی یەکسان بۆی هەموو حزبەکان بتوانن تعبیر لە خۆیان بدەن بەڵام ئەوان بە سامانی گشتی ئەم وڵاتە هەڵەکانی ینی هەڵەی گەورە دەکەن و دەرفەتی یەکسان ناڕەخسێنن و دەسەڵات بەکاردێنن بۆ زیاتر هێشتنەوەی خۆیان ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوی کەەوە ئەمان متمانەی سیاسیان نییە متمانە بڕوان بە دیموکراسیت نییە بڕوان بە مافی مرۆڤ نییە بڕوان بە هەرێمێکی تەندروستی حکومڕانی یاسایی نییە بڕوان بە موئەسەساتی دەستوری حکوومەت نییە کە لە چوارچێوەی دەستور و حکوومەت مامەڵی خۆی بکە ئەوان احتیکاری دەکەن بۆ مەسەلەی خۆیان لەبەرەوە کاتێک کە لە وڵاتێکە بینیت ئەستەقراری سیاسی نەبوو ئەمەمانەی ئەوەیە کە کۆمەڵی خەڵک حزبی سیاسی باڵادەست کە دەستیان بەسەر موئەسەساتی دەوڵەت داگرتووە بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری دێنن بۆ نمونە موئەسەساتی ئەمنی پڕە لە لایەنگر و کەسانی خۆیان
تێیدا ئاخن و خەڵکی تر نەچۆتە ناو موسساتی ئەمنی ڕێگەش نادەن خەڵکی تر بچێ ئەمە احتیکارە ئەمە استقراری سیاسی دروست ناکە بۆ نمونە هێزە سەربازیەکان چەک دەبێ بەدەستی ئەوانەوە بێت تا ئێستا نەیانتوانیوە هێزەکان لە کوردستانە یەکخەن یەک هێزی عسکەری عقیدەیەکی قیتالی بۆ هەرێمی کوردستانی ببێ ئەم هێزانە وەلای بۆ حەزب پێ دروست دەکەن لە نەتیجە نایڵن ئەستقراری سیاسی بێ چونکە بەرژەوەندەکانیان بەلولەی چەکەکانیان دەپارێزن نەک بە یاسا و مافەکانی مرۆڤ و دیموکراسیەت خۆی لە ئەساسا دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئەم حەزبانەی کە لە هەرێمی کوردستانە دەسەڵاتیان بەدەستە بەرژەوەندی حەزبی خۆیان لە سەروی بەرژەوەندی خەڵک لە سەروی بەرژەوەندی نیشتیمانی بوون لە سەروی بەرژەوەندی پێکەوە ژیانی سیاسی دەبینن دائیمەن داکۆچی کارن لە بەرژەوەندیەکانیان و وە سیراعەکان درێژە پێدەدەن و هەوڵ دەدەن لەسەر بچووکترین شتا گەورەترین سیراعی سیاسی دروست بکەن بۆیە ینی بەردەوام حیمایەکردنی بەرژەوەندی خۆیان و لە پێشبینینی بەرژەوەندی خۆیان لە پێش بەرژەوەندی گشتیا بەڵێ ئەوە ینی وازحەکەوە هۆکارێکی زۆر گەورەیە لە هەرێمی کوردستانە کە ناشەفافەتی بە دوای خۆیدا هێناوە گەندەڵی بە دوای خۆیدا هێناوە نائستقراری سیاسی بە دوای خۆیدا هێناوە لێک حاڵی نەبوونی لایەنە سیاسیەکانی بە دوای خۆیدا هێناوە حتا ئێستانی ئەوان مامەڵی ئەوە دەکەن ئەوەی کە لە ئەو حەزبانەی کە لە چوارچێوەی سیاسەتی ئەوان نەجوڵێتەوە حەزبێکی دوژمنە و بە عدا سەیری دەکەن بۆی کە چوە لە بەرەیەکی تر دش بە ئێمەیە ئەم جۆرە تەسەوور و بۆ چوونە هەڵانە وای کردووە کە لە هەرێمی کوردستاندا کێشەکان گەورەتر بن خۆی قوارەی هەرێمی کوردستان لە ئەنجامی ڕەفتاری ڕابردوویان کەوتۆتە ژێر پرسیار و نەک هەر کەوتۆتە ژێر پرسیار شوبهەی لەسەر دروست بووە ئێستا لە وەسەڵی دەولی باس دەکرێت ئێمە لە ئاستی دەولیا ئەگەر سیر بکەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی مەجلیسی ئەمنی نێودەوڵەتی لە قیمەی استقراری دەولیە یعنی حەسمی نیزاعاتی دەولی کاتێک کە چارەسەر نەبێت لە مەجلیسی ئەمن قەراری بۆ دەرەچێت چەند جار لە مەجلیسی ئەمنی دەولی باسی احتیکاری سوڵتە خراپی حکومڕانی لە هەرێمی کوردستان ناکراوە زۆر جار طبعاً حتا ئاخیر راپۆرتی بلاسخارد کە لەوێ و باسی لێوە کردووە لەبەرەوە هەرێمی کوردستان کەوتۆتە ژێر پرسیار لە نەتیجەی ڕەفتاری ئەمان ئێمە ئێستا دەبێت بەدوای ئەوەی دابگەڕین چۆن ئیش بکرێت لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان هەرێمێکی تەندروستی حکومڕانیەکی تەندروستی هەبێ چۆن هێزە ئۆپسیۆنەکان لە یەک نزیک ببنەوە تا بتوانن ببنە بەدیلێکی سەرەکی بۆ ئەم حکومڕانی ناتەندروستەی کە سیمای هەرێمی کوردستانی لە دەرەوەی وڵات لە ناوخۆ لە ناو ینی پێگەی جەماوەریشە سیمای حکومڕانی ناشرین کراوە. ئەمە بابەتێکی تەنانەت نادەستوریشە گەر حزبێک پێی وایە کە لەسەر پرسێکی دیاریکراو بۆ چوونی جیاوازی هەیە بۆ نمونە بڕیارێکی حکوومەت بۆ نمونە گەرباسی گێڕانەوەی داهاتەکانی سنووری پارێزگای سلێمانی بکەین بۆ خەزینەی حکوومەت کە ناگەڕێتەوە بۆ خەزینەی حکوومەت و یەکێتی بربەست دروستەکە بۆ بڕیارە بەرمەبنای ئەو بڕیارەی حکوومەت بچێ پەنا بۆ حکوومەتی عێراقەوە بابەتێکی نادەستوریە و بابەتەکە دوور لە ئینتیمای نیشتیمانی و هەستکردن بە گرنگی دەستوری بوونی قوارەی هەرێمی کوردستانە پەنا بۆ بابەتێکی نادەستوریە و ڕەنگە لە ئایندەدا لێکەوتەی خراپکەوێتەوە لەسەر ئاستی جەماوەری ئەم حزبەوە لەسەر قیاداتی ئەم حزبە چونکە وەکو باسم کرد بۆ هەر پرسێک ئەکرێت بە دیالۆگ چارەسەر بکەین بۆیە ناکرێ هیچ حزبێک پەنا بۆ منبەرێک ببا کە منبەری کوردستانی نییە بەڵکو دەکرێت چ لە ڕێی پەرلەمانەوە بێت چ لە ڕێی حکوومەتەوە چ لە ڕێی منبەرێکەوە بێ کە هێز و لایەنە سیاسەکان دروستیکەن بۆ چارەسەرکردنی ئەو پرسانە بەڵام لەگەڵەوەشدا قوارەی دەستوری هەرێمی کوردستان کە موڵکی گەلی کوردستانەوە بە خوێنی هەزارەها لاوی کورد ئاوا کراوە و هاتۆتە دی ناکرێ هیچ هێزێک مەگەر ئەگەر بەرژەوەندیەکانی نات بێتە دی
وەکو حزب لە هەرێمی کوردستانە هەوڵی ئەوە بدا کە ئەم قوارەیە شێوی بکەوێتە نێو هەرێمی کوردستان و هەڕەشەیەک دروستکە بۆ سەر هەرێمی کوردستان کە ئەمە بەڕاستی هەم پێگەی هەرێمی کوردستان ڕێگە نادەوە هەمیش ئێستا هەرێمی کوردستان و قوارەی دەستوری هەرێمی کوردستان هەم لەسەر ئاسی کۆمەڵگەی نێودەوڵەتی دانی پێنراوە هەم ئەم و قوارەی لەسەر ئاسی کۆمەڵگەی نێودەوڵەتی مامەڵەی لەگەڵ دەکرێ و ئەم قوارێش لە نێوخۆ لە دەرەوەش پاڵپشتی هەیە بۆ ئەوەی کە بتوانن پارێزگاری لێ بکەن و ئەم قوارەیە تێک نەچێ بەڵام لەگەڵەوەدا دەتوانین بڵێن مەرجی سەرەکی مانەوەی ئەو قوارە و پاراستنی وە گەشە پێکردنی ئەوەیە کە هێز و لایەنە سیاسیەکان لە نێوخۆی هەرێمی کوردستان تەبابن بەلانی کەم لەسەر پرسە نیشتیمانیەکانە تەبابن ئەگەر چیە لەسەر پرسە ئەو پرسانەی کە ڕەهەندی حیزبیان هەیە بۆچوونی حیزبی هەیە دەکرێت بۆچوونی جیاواز سەر بێ بەڵام بە بەرجێک وەکو باسم کرد بۆچوونی جیاز نەگاتە ناکۆکی سیاسی و ململانی سیاسی. هەنگاوەکان بەرە و زیاتر جێگیر بوون ئەوەیە هەرێمی کوردستان دەبێت دەستوری چێ بێ دەبێت دەستورمانەبێ یەکێک لە هەنگاوە گرنگەکانی سیاسی لە هەرێمی کوردستان و بە تایبەتی هەمومان بیر لەوە دەکەینەوە کە دەستورێکمان هەبێت دەستور یعنی بنەمای سیاسی هەرێمی کوردستان دادەڕێژێتن و حەقی هاوڵاتی و حەقی ئەوانەی کە سیاسەکان هەمووی دەنیشان دەکرێتن خاڵی دۆممان ئەوەیە کە ئێمە لەگەر بەغا بگەینە گفتوگویەکی چاک و کێشەکانمان لەگە بەغدا چارەسەر بکەین بەغدا گرنگە لە ڕووی سیاسیەوە زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان بۆ ئێمە گرنگە ئێمە ینی گفتوگویەکانمان لەگە بەغدا بەهرەدار بی و بچێتە پێشەوە و خاڵی ترمان ئێمە لە ناو خۆمان یەکێتی و پارتی و هەموو حیزبە کوردستانیەکان دەبی زۆر بەجددی زۆر بە پڕ بە مەسئولیەتەوە ئەم پرۆسەی سیاسیەکە لە هەرێمی کوردستان هەیە بیپارێزین گەشەی پێ بدەین بچێتە پێشەوە مافی مرۆڤ دابین بکەین حەقی هاوڵاتی دابین بکەین لە مەحاکمە دیفاع لە خۆی بکات پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان ئەو پڕی دیموکراتیت دابێ ئازادی هەبیتن لە ئینتخاباتدا خەڵک بتوانین نوێنەری ڕاستەقینەی خۆی هەڵبژێرتین پێکهاتەکان بەشدارێکی ڕاستەقینە بکەن لە پرۆسەی سیاسی ئەمانە هەمووی بنەمانە لەوەی کەوا زیاتر جێگیری سیاسی لە هەرێمی کوردستاندا هەبیت. بە تاکید ئەگەر بێت و ئەو ململانەیە سەخت و دژوار و خراپەی کە ئێستا لەما بینی لایەنە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان هەیە هەر وەکو تا ئێرە زەربەیەکی زۆری هەمەلایەنی لە پرۆسەی سیاسی و لە کیانی کورداوە یا لە کیانی کوردستان یعنی بە تاکید ئەگەر بەردەوام بیت سەلبیاتی زیاتر دەبێ هەتا تۆختش ببێتەوە سەلبیاتی زیاتر دەبێ هەمومان باش دەزانین ئەو ململانەیە ینی لە لای بەغدا بە جۆرێک دەقۆزرێتەوە لە لای وڵاتانی دراوسی بە هەمان شێوە و هەتا ئەوانەی کە دۆستن وڵاتە زلهێزەکانیش ینی دەیقۆزنەوە بەڵام ئەوانەی کە دۆستن لێمان نیگەرانن لەسەر ئەوەی کە ململانێکی سەخت هەیە کە گەیشتۆتە ئەو ڕادەیە بە دوو ئیدارە بوون و ئەوانش هەڕەشە لە یەکتر بکرێت کە ئەوەش بەڕاستی بۆ کیانی هەرێمی کوردستان شەرخ و کەلێنێکی زۆر خراپە. قواری هەرێمی کوردستان لە بەردەم هەڕەشەی گەورەیە چ لە لایەنی دەرەچی چ لە لایەنی ناوخۆ تاکە ڕێگا بۆ ئەوەی ئێمە قوارەکەشمان بپارێزین و بتوانین بەڕێوەبەرین کە خەڵکی کوردستان متمانە دروستکاتەوە لەگەر نوێنەرەکانی خۆی بۆ ئەوەی بتوانێت بەرگری ئەو هەڕەشانە بکە کە لە دەرەوە لە ناوە بۆماندێ باشترین ڕێگا ئەوەیە کە ئێمە بیرکردنەوەی نیشتیمانیمان هەبێ و بە پەرۆشی هاوڵاتی خۆمان بین ئەوەش تەنها بە پاراستنی ماف و دەستکەوتەکان دەبێت کە لە دەرفەتێکی باشی نێودەوڵەتی بۆ خەڵکی کوردستان گونجاوە کە دەرفەتی هەبی و بتانی بەرەنگاری ئەو ئالانگاریانە بی ئەمەش تەنها بە یەکگرتووی و ڕێکریزی دەکرێت بەڵام ئەم یەکگرتووی و یەکریزیە لەسەر ئەساسێکی دادپەروەری بی لەسەر ئەساسی متمانەی خەڵک و نوێنەرایەتی بی بە بۆچوونی بەندە ئەوەیە کە دەبێت لە سەرەتا حەزبە حکومڕانەکان مراجعەی سیاساتی ڕابردوویان ڕفتاری ڕابردوویان زۆری مامەڵەی ڕابردوویان بکەن
بێنەوە لەسەر بنەما هاوبەشەکان لە نیشتیمانە دیموکراسیەت پێوە پابند بن، مافەکانی مرۆڤ پێوە پابند بن، هەڵبژاردننی تەندروست پێوە پابند بن، حکمڕانیەکی تەندروستی بێ احتیکارکردن، حکمڕانیە کە بۆ هەمووان وەکو یەک بێ بە یەک چاوسەیری هەموو هەوڵاتیان بکە بە شێوەیەکی یەکسان مامەڵە بکە، دەبێت مڕاجعی ئەم ڕفتارە سیاسی ڕابردویان بکەنەوە تا بتوانن لەگەڵ خەڵکانی تر پێکەوە بژین، دەست نەخەنە ناو کاروباری ئەحزابی تریشە، خطوط دروست نەکەن، مەشاکیل نەخۆڵقێنن، پێویستە لەگەڵ جەماوەریشە ئاش ببنەوە، جەماوەرێکی ینی خەڵکی هەرێمی کوردستان ئێستا ڕقی لە دەسەڵات و ڕقی لە حتا لە ئەحزابی سیاسیشە بۆ دروست بووە لە نەتیجەی ڕفتاری ئەمانە، بۆیە چارەسەری ئەم هەرێمە بە پابندبوونە بە یاساکان، بە پابندبوونە بە دیموکراسیەت، پابندبوونە بە سەروەری یاسا، پابندبوونە بە مافی مرۆڤ و ڕەخساندنی هەڵ یەکسان بۆ هەموو لایەنە سیاسیەکان.